کرد لەبەر ئەم ئینقیلابە ئەموو خەڵک زۆر کوژرا میلەت جەرگی کەبابە آخری فکرم کردو خەفەت فایدەی نییە ئەموو هەر کەس خەفەت خوا سوود و قازانجی نییە جاوا ئەم شعرم یەک خست ئەیڵێم لاخر پیری با بەیانی کەم بۆتان بەسەر هاتی شۆفیری لە ساڵی 56 کارم نەبوو هەر بە زۆر وتم بۆچی بێکار بم بووم بە شۆفیر تراکتۆر کوڕێ بوو بە شاگردم زۆر داما و زەعیف بوو مەجبورم ناوی بڵێم ئەو کوڕە ناوی لەتیف بوو جووتێمان لەگەل مابوو ئەسڵەن بۆ من فێر نەبوو وتم تا ئەم کوڕە وابێ بۆ شۆفیری فێر نابێ ڕۆژێ وتم لەتیفگیان بێ با تەکبیرێکەم بۆت قازانجی بۆ من نییە غەیر بۆ پاشە ڕۆژی خۆت با پێ بڵێم بەیانیان هەڵسای لە خەوچیەکەی ئەبێ ئۆفی تایەکان هەر شواریان گریسکاری کرێ وتی باشە بە سەرچاو چی بکەم لە ڕادیاتی ئاو وتم ئەبێ لە پێشە تونبی بەسی شێرەکەی فرد و 5 کیلۆیی ئاوی ئاسیدی تێکەی ئەمە هەر بە تۆم وتووە لای هیچ کەسێ دەنگ نەکەی وتی باشە کاک حەمە شت تێتر عەرزکەم وا من بووم بەڕانندە چۆن ڕەوغەنی عەوەزکەم منیش وتم بە ئاچەر پێش کاتی لە کەیشلکەی ئەمجا لە هەر کوێ بووە داڵوێنی ڕەوغەن ببەی لە لولەی ئوکسوزیوە گژ ڕەوغەن ناکەی تێکەی وتی قوربان مەمنونم ئەزانم دۆستی بە من یاخوا لە حەمای تۆرە کوێر بێت و چاوی دوژمن ڕۆژێ هاتین بۆ قەڵا تا بانی عەسر ماینۆ من و لەتیف بەتاڵ بووین هەر بەجوود ئەخولاینۆ وتم لەتیف بەتاڵین بۆچی خۆمان خەینە دێر وتی تۆ کەیفی خۆتە وتم بابچین بۆ لە ژێر وەختێگەینەول لە ژێر کابرایە هاتە ڕێمان لە دوای بە خێر هاتنیش ئەم قسەیە وت پێمان وتی 4 ڕەشکە ئەبێ کانۆک و جۆ بەهار و چین ئیمشەو بیهێنینۆ ئاوەتە لە کاڵی خوار و وتم 4 ڕەشکە ئەبێ ئێوە 5 ڕەشکە بێنن ئەگەر زیاغەیژمان پێ بێ حتمەن سەر ناشکێنن ڕێکەوتین وا بەرە و کاڵ لێمان کۆبوونەوە مناڵ جا من سوێنم خواردووە تا دنیا بە دنیا بێ نەمدیوەم ناو شوێنێتر وەکی کاڵ بێ حەیا بێ هەرچی ئەمان و مناڵ دەلاچن بچنە دواوە هەر بە گوێیان نەکردین خۆیان پیا بەر ئەلاوە بە هەر شەڕە شەقێ بوو دەرمان کرد مناڵەکان واگەینە خەرمانەکان هەتا ئەو 2 نەفەرە 4 ڕەشکە کایان داگر شاگردەکەم لاما بوو من ئەم تەکبیرمە بۆ کرد وتم ئەگەر حەز ئەەکەی بڵێی لە مناڵە کاڵی ئەشێ هیچ کەس نەزانێ بخەمە ڕەشکەی خاڵی منداڵ ئەنێم لە دواوە وەختێ مناڵەکان هاتن خۆیان پیا بەرۆڵاوە لەگەڵا ببێرە خوار پێیان کەوە بە شڵێدار بە شەق و شەفازل بەدار و بە مشتەکۆڵ حەسابی تەمێیان کە گوێمەڵە بە بۆڵە بۆڵ وتی باشە 1000 جار وا 4 ڕەشکەمان خزبار لەقین مناڵە کاڵی شاگرد 4 ڕەشکەی خاڵی پزوویم هێناوە یەک بە قووەی 50 دەستم کردم بە گرێ کوێرە لەتیف نەیزانی بەستم خستمانە گەڵابەکە بێدەنگدانی لە دواوە وەختێ گەینۆ ناودەی کاڵ کە مناڵ هاتن لە دواوە خۆیان پیا بەرۆڵاوە لەتیفتی ئەوە چیەکەن مناڵ وەختە بوو زیڕەکەن بەڵێ چوو بوو نەدواوە ئەیزەن هاتبوونەوە بەرۆ ڕوانی بیان ملی و 4 پەلی لە ڕەشکە هاتووەتە دەرۆ وتویان با نەترسین پشتمان ڕای کێشی نەخوار تەمێکەین بە چڵێدار شاگردم یان خستە خوار تێی نیشتن بە چڵێدار هەڵمەتیە بر بۆ یەکێ ئەیوب بکەم بە حەو پشتا ئەوان تریان لە دواوە خۆتەختیانە کرد بە پشتا ئەمجا منیش دابەزیم ڕۆیم گرێەکەم کردو وتم یاخوا داوەشەی وتی تووڕەمە بەلێم ئیسە هاتمە دەرۆ دایکی دوایەکیانە گێم وتم تازە ناتوانی بێ سوار بە بابر ڕۆینەوە وتی سەڵبارمان ببێ قەد لەم دێوە نەینۆ چونکە مناڵی ئەم دێ لە سەگ بێ حەیاترن لە هەر لایەکۆ دەنگی تراکتۆر بێ حازرن جا هەر کەسێ گەرەیکێ
کە شاگردی من بکە ئەبێ پێش هەموو شتێ ڕانندەی ڕشکەکە لە دوای ڕشکەوتێ هەڵدان فێر یەکەم ئەسبابەکان چون من کاکە لەتیفم فێر کردووە بەم جۆرە ئیسە خوا بێوەی کە ڕانندەی تراکتۆرە ئایکەی ماڵەکەی گەوی هەوارە بەرە یا لە دەورمە بارێ بە وێنەی تاوەتەدا بەنۆرە برا بەنۆرە خامی دڵەکەم چەند زۆرە نایە بەدەبیا وەی سەگ بابەی سرمە خۆرە تەڵاق نایە بەدەبیا حیز بابەی سرمە خۆرە